تەقینەوەکەی ناوخۆی یەکێتی تەواو بوو یان تازە دەستی پێکردووە. یاری ناو ساحەی ئامۆزاکان تاکەی بەردەوام دەبێت و کێ براوە دەبێت. بۆ دەنگیەکی گشتی هەیە کە 8 تەمموز باڤڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی کودەتایەکیان کرد بەسەر لاهورجەنگی ئامۆزایان کە هاوکات هاوسەرۆکی یەکێتی و بەفەعلیش بەهێزترین کارەکتەری ئەو حیزبە بوو لە دوای کۆنگرەی چواری یەکێتی. قسە لەسەر بێدەنگی و بێکاردانەوەی لاهورجەنگی زۆر دەکرێت، بەڵام هۆکارەکەی هەرچی بێت بە ئەنجامی کودەتاکە ڕازی بوو. ماوەی کەمتر لە 1 هەفتە هەرچی هەی بوو لە ناو یەکێتی تەسلیمی کردەوە و دەستی بەسەردا گیرە. ئەوەی لاهور کردی ترس بوو یان ستراتیش ناتوانرێت ئێستا بڕیاری لێ بدرێت، چونکە یاریەکە ئێستا دەستی پێکردووە. ئەگەر قوبات تاڵەبانی و باڤڵ تاڵەبانی بە پشتیوانیەکی هەرێمی و بنەماڵەی بارزانی توانی بێتیان ئاوا بە خێرایی لە بەرژەوەندی خۆیان یاریەکە ئیدارە بدەن، ئەوە لەمەودوا ئەوان دەبێت ئیدارەی ئەو گابریندارە بدەن کە لە حاڵەتی ئاساییشدا ئیدارەدانی ئەستەمە. باک جەنگیزخان دەڵێ ئاسانە بە سوپایەکی بەهێز وڵاتێک داگیر بکەیت، بەڵام ئەستەمە بتوانی حکمی بکەیت. یەکێتی پێچەوانەی پارتی سروشتی وایە خاوەنی ئاراستەیەکی سیاسی جیاواز و فرەبنکەیە. تەنانەت لە سەردەمی جەلال تاڵەبانیش سکرتێری گشتی بە فەعلی تەنیا دەسەڵاتی بەسەر دەباشان و قەڵاچوالاندا هەبوو. بۆ نمونە گردی پارێزگا کە جێگەی نیشتەجێبوونی کۆسرەت ڕەسوڵە هەرگیز نەچۆتە ژێر ڕکێفی دەباشان، یان گردی زەرگەتە لە قەزا و ناحیەکانیش ماڵی تاڵەبانی میوان و کەسانی تر نفوزیان هەیە لەو جێگایانەدا. ئێستاش هێزی ڕابردوو قەرەباڵغی دوای کودەتاکە گردی سەرچنار نەک لە ژێر کۆنتڕۆڵی دەباشان نییە، بەڵکو ئەو جێگا مەترسیەیە کە شەوان خەو لە چاوی باڤڵ و قوبات تاڵەبانی دەزڕێنێت. یاری ئامۆزاکان بۆ پەیجەکانی نزیک لە دەباشان کۆتایی هاتووە و ئیتر شار شەریف حکمی ئەکات. بۆ میدیاکانی نزیک گردی سەرچناریش ماڵی شێخەکەیان جممەی دێت لە هەوادارانی و پێیان وایە شێخ هێشتا نەهاتۆتە ناو یاریگا و دەستی بە گەمەکە نەکردووە. دەژڵێن شەڕ نەکردن بە مانای بێدەنگی نایەت و هەڕەشەی ئەوە هەیە کە خەویان لێ تاڵ ئەکەن. خاڵێکی تر بۆ لاهور جەنگی نێعمەتە و بۆ باڤڵ و قوبات تاڵەبانی عیلەتە ئەوەیە لە سنووری سلێمانی بەهۆی بوونی هێز و سەرکردە و گروپی ناڕازی زۆر تایدا کە ئیدارەدانیان ئەستەمە. وا دەردەکەوێت چیتر تویت و وتارە ڕۆمانسیەکانی قوبات تاڵەبانی بە فلسێک نەکڕن، چونکە بە قسەی کوڕە بچووکەکەی تاڵەبانی بێت ئیتر سلێمانی پاک کراوەتەوە لە گەندەڵ و دز و قاچاقچی. لە کاتێکدا نووسینگەی خودی جێگری سەرۆکی حکوومەت لە سلێمانی لە ناو یەکێک لەو پرۆژانەدایە کە بەوتەی خۆی مافیا خاوەنیەتی و بە ناشەرعی زەویەکەی وەرگیراوە. پاشان گرفتی موچە و پەیوەندیەکان لەگەڵ بەغدا، دوو مەلەفی سەرەتانین کە پێشتر یەکێتی ئەیتوانی بە پۆپۆلیزمەکەی لاهورجەنگی هەڵایەک دروست بکات و بەڕای گشتی بڵێت هەموو کێشەکان پارتین، بەڵام باڤڵ و قوبات تاڵەبانی لیاقە و سەلیقەی ئەو شەڕەیان نییە لەگەڵ پارتیدا. شەقانی سلێمانیش بە قەبارەی زیاتر لە ڕاپەڕینێک ناڕەزایی تێیدا پەنگی خواردۆتەوە، وەک بەنزین بزیسکەیەکی بەسە بۆ بڵێسە سەندن. بۆیە چاوەڕوان دەکرێت دۆخی یەکێتی سەرەتایەکی نوێ لە دابەشبوون و فرەبڕیاری بەخۆیەوە ببینێت کە مەترسیش لەسەر دۆخی سلێمانی دروست دەکات. ئێستا ئیتر میلی کاتژمێری کودەتاچیەکانی ناو یەکێتی خێراتر لێدەدات و گەرانتیش نییە کە بە خەبەردێنەوە شار بەدەستیانەوە ماوە یان نا. ئەمەش یان تەواو بەهێزیان دەکات یا دڕدۆنگی و گومان تووشی گۆشەگیری زیاتریان دەکات.